سڵاو لە بینەرانی کوردستان TV لە ئەڵلقەی ئەم جارەی میدیا و بەرپرسیارەتی تاوتۆی پرسی دەستنیشانکردنی ئاستانگەکان و ڕێگەچاری پێویست بۆ ئەو کێشە و لادانە ئێتیک و یاسایانە دەکەین کە بەرۆکی میدیای کوردی گرتووە. دوای دەستنیشانکردنی گرفتەکان کاتی ئەوەیە بپرسین کاتێک هەمووان دەزانن چی پێویستە بکرێت، بەکێ دەکرێت، لەکوێوە دەست پێ بکەین بۆ چارەسەری کێشەکان. ئێمە هەڵبەت لە سەرەتای دەستپێکی بەرنامەی میدیا و بەرپرسیارەتی جەختمان لەسەر ئەوە کردەوە کە ئێمە لەم بەرنامەیە تەنها قسەکردن نیە لەسەر گرفتەکان و تەنها خستنە ڕووی چارەسەرەکان نیە، بەڵکو لە کۆتایی وەرز لە ئەڵلقەی کۆتایی وەرز ئێمە بە پێشنیاز و ڕاستپاردا ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانی دەکەین، دەخێنە بەردەست لایەنە پەیوەندیدارەکان و بە هیوای ئەوەی بتوانین سوود یان ڕێگەیەکی دروستمان گرت بێتە بەر بۆ ئەوەی بەشێک لەو کێشانەی لە میدیای کوردی هەیە چارەسەری بکەین. ئێمە تاوتوی ئەم پرسە دەکەم لەگەڵ هەریەک لە بەڕێزان دکتۆر هاوژین عومەر مامۆستای زانکۆ و پسپۆر لە بواری میدیا، بەڕێز گۆران جەلار ئەندامی ئەنجومەنی باڵای سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان، بەڕێز شیروان ئاوڵا بەڕێوەبەری گشتی ڕاگەاندن و چاپ و بڵاوکردنەوە لە وەزارەتی ڕۆشنبیری. هەڵبەت ئێمە ڤیدیۆڵێکمان ئامادەیە کە تایبەتە بە زانیاری یاخود زانیاری زیاتر خراوەتە ڕوو سەبارەت بە بەرنامەکە و بۆ پێشنیاز و ڕاستپاردانەی کە ئێمە ئامادەمان کردووە پێکەوە بینێری ئەم ڤیدیۆڵە دەبین و دەگەڕێنەوە. میدیا و بەرپرسیارەتی یەکەم بەرنامەی تایبەت بە شوێن و کەوکردنی پرسە میدیایەکان و تاوتوێکردنی ڕۆژی میدیای کوردیە کە لە ڕێی کەناڵ یاسمانی کوردستان تیڤیەوە هەموو ڕۆژانی پێنجشەممە پێشکەشکرا. ئەڵلقەی یەکەمی بەرنامەکە لە 22 نیسانی ئەم ساڵ بە بۆنەی ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی پەخشکرا و کۆی گشتی 11 ئەڵلقەی پێشکەشکراوە. لە توێی بەرنامەکەدا بە بەشداری شارەزایان، مامۆستایانی بەشەکانی ڕاگەاندن، ڕۆژنامەنووسانی بە ئەزمون، چاودێرە میدیایەکان و لایەن و دامەزراوە ڕسمیەکانی حکوومەتی هەرێم هەرجارە و گەنگەشەی پرسێکی تایبەت بە میدیا کرا. لەلایەک کەم و کوڕەکانی بواری میدیا خرانە ڕوو لە بەرامبەریشدا چارەسەری پێویست لە زاری شارەزایانی بوارەکە و ئەکادیمیانی بواری ڕاگەیاندن پێشنیاز کرا. جگە لە بەشداری شارەزایان و ئەکادیمیانی بواری میدیا بۆ هەر ئەڵلقەیەکی بەرنامەکە ڕای شەقام و هاوڵاتیان بە هەند و بایەخەوە وەرگیراوە و تێبینی و سەرنج و ئەزمموی بەرکەوتنی هاوڵاتیان بە پەیامی میدیای خراوەتە ڕوو. هاوکات بۆ هەر ئەڵلقەیەک لە ڕێگەی سۆشیال میدیای کوردستان تیڤیەوە لە چوارچەوەی ڕاپرسیدا پرسیاری پەیوەست بە تەوەری بەرنامە ئاراستەی بەکارهێنەرانی سۆشیال میدیا کراوە و وەڵامەکانیان وەک بەشێک لە داتای پێویست لە بەرنامەکاندا خراوەتە ڕوو کە بەگشتی دەیان هەزار بەکارهێنەر بەشداریان لە ڕاپرسیەکاندا کردبوو. ئەنجامی ڕاپرسیەکان لێدوانی هاوڵاتیان و خودی کێشەکان و چارەسەریان لە زاری شارەزایانەوە لە بەرنامەکە خراونەتە ڕوو. کوردستان تیڤی لە سۆنگەی بڕوابوونی بە پابەندیە نەتەوەیی و نیشتیمانیەکان و پێبردننی بە ئەرکی ڕاستەقینەی میدیا وێڕای ئەزمونە دەوڵەمەندەکەی هەوڵی بۆ ئەوە بووە لە ڕێگەی بەرنامەی میدیا و بەرپرسیارەتی ڕێگە ڕاست و دروستەکەی کاری میدیایی لە هەرێمی کوردستان زیاتر پێش بخات و کار بۆ ڕاستکردنەوەی ئەو چەوتی و لادانە یاسایی و ئیتیکیانە بکات کە میدیای کوردی پێیانەوە گیرۆدەیە. لە بەرنامەکاندا زیاتر لە 20 ئەکادیمی، شارەزا، چاودێری میدیایی و ڕۆژنامەنووسی بە ئەزمون قسەیان لەسەر تەوەرەکان کردووە و جگە لە خستنە ڕووی ئەزمون و باری سەرنجی خۆیان چارەسەری پێویستیان بۆ ئەو کێشانە خستووەتە ڕوو کە بەرۆکی میدیای کوردیان گرتووە و ئەو مەترسی و زیانانەیان خستووەتە ڕوو کە بەهۆی لادانە ئێتیکی و یاسایەکانی میدیاوە ڕووبەڕووی ئێستا و داهاتووی کۆمەڵگە دەبنەوە. ئیتیک و یاسا، مافەکانی مرۆڤ، پرسەکانی منداڵ و کاریگەری میدیا لە سەردەرونیان، خاوەن پێداویستە تایبەتەکان، ڕوانینی میدیا بۆ پرسە سیاسیەکان و پرۆسەی هەڵبژاردن و کاریگەری دراما دۆبلاشکراوەکان و کاریگەری میدیا لەسەر ئاسایشی دەرونی تاک و کۆمەڵگە و کاریگەری و لێکەوتە کۆمەڵایەتی و فەرهەنگیەکانی میدیای نوێ لەسەر بەکاربەران و دیارترین ئەو تەوەرانە بوون کە لە بەرنامەکەدا تاوتوێکراون. لە هەر ئەڵلقەیەکی بەرنامەکەدا شارەزایان وێڕای پێشنیازکردنی چارەسەر و ڕوونکردنەوەی شێوازی ڕاستەڕێکردنی میدیای کوردی چەندین ڕاستپاردەی پێویستیان بۆ چارەسەری ئەو قەیرانە خستووەتە ڕوو کە بەرۆکی میدیای کوردی گرتووە. لە دیارترین ڕاستپاردەکان لە ڕووی یاساییەوە یەکەم یاسای کاری ڕۆژنامەنووسی هەموار بکرێتەوە، دووەم میدیای ئەلکترۆنی کوردی بە گوێرەی یاسایەکی سەردەمیانە ڕێک بخرێتەوە، سێەم
بینرا و بیسترا و یاسایەکی تایبەتیان بۆ دەربکرێت یاخود لە چوارچێوەی یاسایکاری ڕۆژنامەنووسی جێگەی بکرێتەوە. چوارەم، لە دەرگاکاندا تەنیا کار بە دەقەکانی یاسای کاری ڕۆژنامەنووسی بکرێت بۆ ئەو کێشانەی پێوەستن بە تاوانە میدیاییەکانەوە. پێنجەم، لەڕێی دامەزراوەی نیشتیمانیەوە چاودێری کایی میدیای کوردی بکرێت. لە ئاستی سەندیکای ڕۆژنامەنووسان یەکەم، دووبارە ڕۆژنامەنووس وەک کارکتەری سەرەکی کایی میدیا پێناسە بکرێتەوە و بەڕوونی و بەپێی یاسا دەستنیشانی ئەوە بکرێت کە کێ ڕۆژنامەنووسە. دووەم، سەندیکای ڕۆژنامەنووسان هەموار بکرێتەوە و بگونجێن درێت لەگەڵ هەلومەرجی نوێی کایی میدیا و میدیاکاران لە هەرێمی کوردستان. سێەم، سەندیکا لە وادەی خۆیدا کۆنگرەی گشتی ببەستێت و هەموو ئەوانەی مەرجە یاساییەکانی ڕۆژنامەنووسیان تێدانیا لە ئەندامێتی سەندیکا بێبەش بکرێن. چوارەم، سەندیکا تۆڕی تایبەت بە چاودێری میدیا پێک بهێنێت و ئەو کەناڵ و دامەزراوانەی سەرپێچی یاساکان دەکەن دەستنیشان بکات و ڕوبەڕووی لێپرسینەوەی یاساییان بکاتەوە. پێنجەم، سەندیکا راپۆرتی ماگانە و وەرزی تایبەت بە پێشێلکاریە میدیایەکان بڵاو بکاتەوە. لە ڕووی پیشەییەوە، یەکەم، بەشەکانی ڕاگەیاندن لە زانکۆ و پەیمانگەکاندا زیاتر چالاک بکرێن و کار بۆ ئەوە بکرێت دەرچوانی ئەکادیمی لە کەناڵەکاندا دەرفەتی کاریان پێ بدرێت. دووەم، خولی ڕاهێنان و پێشخستنی توانای ڕۆژنامەنووسان لە دەستگاکانی میدیادا بە بەردەوامی بکرێتەوە و دەکرێت سەندیکا چاودێر بێت بەسەر پێشخستنی توانای مرۆیی دەستگای میدیایەکان. سێهەم، ئەو ڕۆژنامەنووسانەی پیشەی میدیایی بۆ بەرژەوەندی تایبەتی و دوور لە بواری میدیایی بەکاردەهێن و لە بنەما زانستی و ئیتیکیەکانی کاری ڕۆژنامەنووسیلا دەدەن و پێشێلکاری دەکەن ڕوبەڕووی لێپرسینەوەی پیشەیی لەلایەن سەندیکاوە بکرێنەوە و لە حاڵەتی دووبارەکردنەوەی پێشێلکاریەکان ناویان لە بلاکلیستێکدا تۆمار بکرێت. چوارەم، کار بۆ پێگەیاندنی زیاتری ڕۆژنامەنووسانی مێنە بکرێت و جیاوازیە ڕەگەزیەکان لە میدیادا کەم بکرێنەوە. پێنجەم، سەرجەم ئەو ڕۆژنامەنووسانی لە بواری میدیا کار دەکەن پێویستە هەڵگری ناسنامەی سەندیکایی پیشەیی خۆیان بن کە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە و پێویستە پابەندی بنەماکانی کاری میدیایی بن. شەشەم، پێویستە دامەزراوە میدیایەکان پابەند بن بە پاراستنی مافی ڕۆژنامەنووسانیان و وەک ئەوەی لە یاسای سەندیکای ڕۆژنامەنووساندا هاتووە پێویستە گرێبەستەکانی کارکردنیان لە سەندیکا تۆمار کرابێت بۆ ئەوەی لە حاڵەتی بوونی کێشە لە نێوان دەستگای میدیایی و ڕۆژنامەنووس سەندیکا بتوانێت چارەسەری کێشەکە بکات. لە ڕووی چاودێریەوە، یەکەم، دامەزراندنی ئەنجومەنی باڵای میدیایی پێویستیەکی هەنوکەیی کایی میدیایە لە هەرێمی کوردستان. دووهەم، وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان چاودێری پەخشی کەنارە لۆکاڵیەکان بکات و پەخشیان ڕێک بخاتەوە و ڕێگر بێت لە ڕوودانی پێشێلکاریەکان. سێهەم، پێویستە داواکاری گشتی بە ئەرکی خۆی لە چاودێری جێبەجێ بکات و لە حاڵەتی ڕوودانی پێشێلکاری و دروستکردنی مەترسی بۆسەر ئاسایشی نەتەوەیی و ئابووری و کۆمەڵایەتی و دەرونی کۆمەڵگە ڕێگەی لێپرسینەوەی یاسایی بەرامبەر بە پێشێلکاران بگرێتە بەر. چوارەم، سەندیکای ڕۆژنامەنووسان و بەشەکانی ڕاگەیاندن پێویستە ڕۆڵی زیاتر لە چاودێریکردنی کایی میدیا لە ئەستۆ بگرن و لادانە ئیتیکی و یاسایی و پیشەییەکان ڕاست بکەنەوە. پێنجەم، پێویستە بوونی ڕاوێژکاری یاسایی زمانەوانی کۆمەڵناسی و دەرونی لە کەناڵەکانی ڕاگەاندن وەک مەرجی پێدانی مۆڵەتی کارکردن هەبێت بۆ ئەوەی بتوانرێت لە ڕێگەیانەوە ڕێگری لە بڵاوبوونەوەی پێشێلکاری و لادانی پیشەیی و یاسایی بکرێت و ببنە چاودێر بەسەر هەڵە و کەم و کورتیەکانەوە. ئارەزوو نووری، ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی میدیا و بەرپرسیارەتی لە کەناڵی ئاسمانی کوردستان تیڤ. دووبارە گەڕینەوە و سەرەتا لە دکتۆر هاوژین ئۆمارەوە دەست پێەکەم. پێشەوەی پرسیارێک بەڕاستی جەنابەت بکەم، ئەمەوێت سەرنجی خۆت دەربارەی ئەو ڤیدیۆوەڵە ئەو پێشنیاز و ڕاستپاردانەی کە ئامادە کراون دەربڕین. سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم وەکو دامەزراوەی کوردستان تیڤ. بەڕاستی کارێکی گرنگە، یان لە ماوەی ئەو وەرزەی نزیکەی 6-7 مانگە کارتان لەسەر پرسێکی یەکجار گرنگ کردیا کە یەک لە ئاریشە هەنووکەیەکانی کۆمەڵگەی کوردیە و ئەوەش دەستەخانەی وەزیفە سەرەکیەکانی میدیا کە ئەرچی لە چ هەیە پشکداری لە موساهەمەی هەبی لە چارەسەری ئەو گرفتە کۆمەڵگەیانی کە لە ناو کۆمەڵگەی کوردیدا هەیە یان لە هەر کۆمەڵگەیەکی تردا هەیە. بە شێوەیەکی گشتی ئەوەی بینیمان ئەوەی تێبینیمان کردێ لە میانی ڕاستپاردەکان و هەروە چارەسەریەکان لە ڕاستیدا
چارەسەریەکانتان یعنی بەپێ ئەو بەرنامانەی کە پێشکەش کرایە چارەسەریەکان هەمە چەشنە هەم هەندێکی پەیوەنددارە بە لایەنی یاسایی و لایەنی پیشەیی لایەنی سندیکای ڕۆژنامەوانی نیشانی کوردستان هەروەها وەزارەتی ڕۆشنبیری ئەوەی کە من تێبینیم لەسەری هەیە کە دەتوانرا حەڵقەیەکی تایبەتیش بەوە یعنی بکرێ و ئیدراز بکرێ زمنی ئەو ڕاستپاردانە ئەوەیە کە ئەمە پێویستیمان بە کارکردن هەیە لەسەر لایەنی هۆشیاری کۆمەڵگەیش یعنی ئەوەش دەکەوتە سەر ئەرچی یان وەزیفەی دەستگاکانی ڕاگەاندن بە تایبەتی دەستگا ڕۆژنامەوانی کلاسیکیەکان چکە ئەمە دوو ئەو تەصنیفەی کە هەمانە ئێستا بۆ بواری دەستگا میدیاییەکان میدیای کلاسیکی و میدیای نوێیە ئەمە زیاتر ئەوەی کە جەختی لێ دەکەینەوە لەسەر لایەنی هۆشیاری و مساهمەی میدیا لە هۆشیارکردنەوەی کۆمەلگا و ئەو بەرپرسیاری کۆمەڵایەتی کە بەرامبەر کۆمەلگا هەیەی ئەوەیە کە ببتە بەشێک لە کەرەسەی میدیا ببتە بەشێک لە مەسلەی هۆشیارکردنەوەی کۆمەلگا بە تایبەتی ئەوەی لەو ڕۆ میدیایی هەروە لە ڕۆی کۆمونیکۆشن و پەیوەندیکردنی کە لە کۆمەلگەی کوردیدا دەبیندرێت و بە تایبەتی جەختکردن لەسەر ینی کارکردن لەسەر لایەنی میدیای نوێ و سوۆسیال میدیا فەوزا و ئەوەی کە هەیە زیاتر ئەو ناڕێکی هەیە ئەو ڕێخستنەی کە بەرچاو ناکەی و هۆی ڕەهەندی یاسایی و ئەوە کە زیاتر لە چه هەیە لە سوۆسیال میدیا و لە میدیای نوێ ئەوە تێبینی دەکرێت بەڕێی بەڕێستان ینی ئەم پێشنیاز و ڕاستپاردانە تەنها ئاراستەی سندیکا و وەزارەت بکرێ یاخود پەرلەمانتار و لایەنی پەیوەندیداری دیکە گرینگە ئەو لایەنانی کە باس کرد گرینگە هەر یەکە و بەشە پشکەی بەردەکەوی لە چارەسەری بەڵام لە سەروی هەمووی ناوەندی بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان ناوەندی بڕیاری سیاسی کاتێک باسی میدیا دەکەین ناکرێ میدیا بە شێوەیەکی مجەڕەد بە شێوەیەکی ڕوود بە تەنها باس بکەین دەبی باسی ژینگەی ڕۆژنامەوانی میدیا بکەین و هەروەها ژینگەی گشتی کۆمەلگاش بکەین ژینگەی گشتی کۆمەلگا پێکێنەرەکانی چییە ژینگەی سیاسیە هەروەها بارودۆخی کۆمەڵایەتیە سیستەمی ئابوووریە سیستەمی کۆمەڵایەتیە یان ژینگەی کۆمەڵایەتیە هەروەها جۆری ئەو کەرەستە میدیایی و پەیوەندیکردنانی کە لەناو کۆمەلگا بەردەستە بەکاردێ هەموو کۆی ئەو پرۆسی دەگرێتەوە و هەموو ئەوانە پشکدارن لە پێکێنانی ژینگەیە کە پێی دەگوترێن ژینگەی میدیایی بۆیە ناوەندی بڕیاری سیاسی زۆر گرنگەکە ئەو ڕاستپاردانە ئەو پێشنیاریانەی ئاراستە بکرێ یەکەمیان دواتر لایەنە پەیوەنددارەکانی تر کە ئەوانیش بە شێوەیەک لە شێوەکان بە شێوەی ڕاستەوخۆیان بە شێوەی ناڕاستەخۆ بەشدارن لە دروستکردنی بڕیاری سیاسی مەسەلەن وەزارەتەکانە پەرلەمانە هەروەها NGOیە ڕێکخراوە NGOیەکانە هەروەها سندیکای ڕۆژنامە و دواتر نخبەی دەستەبژێری ئەکادیمی و دەستەبژێری سیاسی و کۆمەڵایەتی لە کۆمەڵگەی کوردستانی بۆیە گرینگە یعنی کار لەسەر ئەو پێشنیارانە بکرێت یەکەمینیان لە نێوەندی بڕیاری سیاسی و هەروەها پەرلەمان طبعاً بێگومان پشتی خۆی بەردەکەوی بە تایبەتی لەلایەنی تەشریعی لەلایەنی یاسادانان چکەمە یاسایەکمان هەیە یاسای 35 ساڵی 2007 نزیکەی 15 ساڵ بەسەریدا ڕۆیشتی ئەو یاسایە یعنی لە توانای دانیە لە هێزی ئەوەی نییە کە بەرەنگاری چ بیتەوە معالەجەی یان تاوتیە و چارەسەری بۆ زۆرێک لەو گرفتە میدیایانە دابنێ کە ئێستا لە کۆمەڵگەی کوردی و هەروەها لە نێوەندی ڕۆژنامەگەری کوردی هەیە و خۆی هەر ناونیشانی یان تایتڵی یاساکەش بە یاسای ڕۆژنامەوانی یان ڕۆژنامە گەریە بۆیە لە ڕووی ئەوەی کە پەیوەنددارە بە لایەنە تەشریعیەکەی ئەوە پەرلەمانی کوردستانە هەروەها پەرلەمان دەتوانین بەلایەنی بڕوە چاودێریەکەش یعنی ڕقابیەکەش لەو ڕۆوە هەستیتن ئەوەکانی تر پەیوەنددارە بە وەزارەتی ڕۆشنبیری سندیکای ڕۆژنامەوان هەروەها نێوەندە ئەکادیمیەکان بەشە زانستیەکان لە پەیمانگا و هەروەها کۆلیژەکان کە ئەوانیش بەشێک لە مەسئولیەت و پشکداریە و هەروەها مساهمەیان لەو بابەتەی دەکەوتە سەرچاو دەستخۆش بەڕێز گۆرانجەلال بەڕێستان وەکو سندیکای ڕۆژنامەنووسان هەڵبەت ئێمە لە یەکەم ئەڵقەی بەرنامە بە میوانداری بەڕێز حاکم ئازاد نەقیبی ڕۆژنامەنووسانی کوردستان قسەمان لەسەر هەموارکردنەوەی یاسای ڕۆژنامەگەری کرد لە هەرێمی کوردستان بەڵام تا ئێستا قسەی لەسەر ئەوە کرد کە هەنگاویان بەرەو ئەوە ناوە کۆنگرە ببەستنەوە ئەمە ئێمە بەرە و کۆتایی ساڵە ڕۆین ئەم ساڵ کە ئێمە لە 22 چواری ئەم ساڵ یادی ڕۆژنامەگەری باس لە بەستنی کۆنگرە کرا و باس لە هەموارکردنەوەی یاساکە کرا بۆ تا ئێستا سندیکا ئەو هەنگاوی نەناوە زۆر سپاس بۆ دەرفەتە دەستان خۆش بەڕاستی مەسەلەی گرینگ و هەستیارە لەناو کۆمەلگای کوردستان و لە هەرێمی کوردستان مەسەلەی میدیا
هەم بەبارە باشەکەی زۆر دەتوانێت خزمەت بە کۆمەلگا بکە، هەم بەبارە خراپەکەشی دەتوانێت مەشاکل و کێشەی زۆر بۆ ناو کۆمەلگا دروست بکات. چەند گرفتێکی ئەساسی هەیە لەو بابەتە. یەکەم میدیا لەگەر ئەو تەتەوڕە گەوریان و پەرەسەندنە گەورەی تەکنەلۆژیا بەڕاستی هیچ یاسایە کە دای دڕێژی ڕەنگە بەشی ساڵک نەکات، دەبێت ساڵک پێیدا بچێتون کە کوڕانەکان ئەوەندە خێران پێویست دەکات تۆ بەردەوام لە دوای هەموارکردن یان لە دوای چاکردن یان لە دوای پێداچوونەوە بە یاسایەکانە دەبی. بۆ نمونە کۆمەڵک گرفتی ڕۆژنامە و میدیایی هەیە ڕەنگە 2 ساڵ پێش تا وجودی نەبووە، بەڵام ئێستا وجودی هەیە. دکتۆر هاوژێن ئاماژەی بەوەدا کە هەر یاساکە ناو نیشانی یاساکە پێویستە بگۆڕدرێ. ئەو کە یاسای ڕۆژنامەنووسانی کوردستانە پێویستە بگۆڕدرێ بۆ یاسای ڕاگەیاندن یاسای میدیا تا چەند لەگەڵ ئەوەی هەر لە سەرتاوە هەموار بکرێتەوە یان هۆکاری دواکەوتنی هەموارکردنەوە یاساکە چیە؟ من ڕێزم بۆ قسەکەی دکتۆر هەیە، بەڵام ئێستا لە دنیادا شتەکەی پێی دەگوترێت تایبەتمەندی خەسخەسە. من لەگەر ئەوەم یاسایی ڕۆژنامەنووسی کوردی ورتریش بکرێتەوە، ینی ئەوەی تایبەتە بە بواری چاپ جیا بکرێتەوەی تایبەتە بە وەرەقە و نووسین جیا بکرێتەوەی تایبەتە بە تەلەڤیزۆن و رادیۆ جیا بکرێتەوە. دەکرێت هەر سندیکایەک بە هەر کەسە یاسای خۆیە بێتن، چونکە لە دنیادا ئێستا شتی گشتگیر دائما فریای هەموو بەشەکان ناکەوێتن. ینی مەسەرەن تۆ یاسای ڕۆژنامەنووسی تەیە دەڵێ ڕۆژناموس ئەو کەسەیە کە لە کەناڵە چ ڕاگەاندنیش بکە، ئەی ئەوەی لە سوسیال میدیا هەواڵ بڵاو دەکاتە، ئەوی مۆبایلێک پێ دەچێت خەبەری وەرگەڕانی سیارەیەک، سووتانی بینایەک، کوشتنی کەسێک بڵاو دەکاتەوە. ئەمە ڕۆژنامەنووسی هاوڵاتیان پێچەند پێویستە یاسایەکە بێ ئەوە ڕێک بخاتویان ئەوانە ڕابهێنێت کە بە پێی بنەما ئیتیکەکان شت بڵاو بکەنەوە یا کار بکەن. ئەوە دووسێ ڕەهەندێکیان هەیە پێی دەگوترێ وشیاری کۆمەڵایەتی کە بەداخەوە ئەمە لەو مەسەلەیە نا مابرێن ئەو دەستگانێک کە بەرپرسن لە دروستکردنی ئەو هوشیاری کۆمەڵایەتیە بە ئەرچی خوانستان کە ڕاگەاندن خۆی بەشێکە لەو ئیشە بەشێک ئیش و ئەرچی ئەوەیە کە هوشیاری کۆمەڵایەتی لەلایەنی یاسایی لەلایەنی کۆمەڵایەتی لەلایەنی ئەخلاقی لەلایەنی هەموو لایەنەکانی کۆمەلگا بڵاوکاتەوە کە بە تەسەوری من بەلایەنی کە مەگە زۆر خاتریان بگرم دەرێم سەرکەوتوو نەبوون لەو ئیشەدا. ناوەندەکانی کە دەسەڵات بە دەسەڵاتی تەنفیزی دەسەڵاتی یاسادانان بەداخەوە ئێمە زۆر جار گرفتمان هەیە ئێستا لە سندیکای ڕۆژنامەنووسان کابراایەک لەسەر خەبەرێکی فەیسبوک بڵاو دەستگیر دەکرێت کێشە دروست دەکات ناو دەزڕێنێ بە باش و بە خراپ ڕەنگەشتی باش بڵاوکەتەوە ڕەنگەشتی خراپش بڵاوکەتە کاتێک دەچێتە سەر دەبتە کێشەکە دەبتە کێشەیەکی یاسایی دەبتە کێشەیەکی یاسایی ئەتۆ نازانی چۆن تەعاملی لەگەر بکە ئەگەر بە ڕۆژنامەنووس حسابی دەکەی بە پێی ئەو یاسایی کە خۆمان هەیە ڕۆژنامەنووس نییە و ئەگەر بە ڕۆژنامەنووسیش حسابی ناکەی دەڵێت خۆت لە بەندی یاسای ڕۆژنامەنووسی لە کوردستان کە ساڵی 2008 دادناوە دەڵێ ئازادی ڕادەڕوین بۆ هەموو کەسێک دەستە بەرە کەواتە پێویستە ئەو مەسەلانە وردە وردە تەقنین بکرێت جا بکرێنەوە هەر یەکە بە خصاصی خۆی گرفتی گەورە لە دنیا نەکە لە هەرێمی کوردستان تەسەوڕ دەکەم لە شەرقی ئەوسەد بەگشتی و لە دنیاش بە ئەو تەتەوڕە فراوانەی کە لە تەکنەلۆژیا دەکرێت یعنی حدودێکی نییە تۆ شتێک نەما پێ برێن میدیایەکی بەرپرس پێشتر دەتوانی چەند کەناڵێکی وەکو دکتۆر باسی کەناڵی کلاسیکیمانە بوو رادیۆ بوو تەلەڤیزۆن بوو وەرەقە بوو وەرەقە بە زۆرهای بە گۆڤار و ڕۆژنامە و نەشریات هەموو شتەکانیەوە دەتوانی مەسەلەن هەر تەلەڤیزۆن مەس تەلەڤیزۆنی جنابتان خەڵک دەزانێت چێ بەرپرسیتی چێ بەڕێوەبەرێتی چێ ڕەنگە بەرپرسی قانونی هەبی بەرپرسی ئیداعانی هەموو کێشێک ئەوکەی دیارە بەڵام کاتێک دوو کەس ڕێک دەکەون سایتێکی ئەلکترۆنی دروست دەکەن ئەو سایتە ئەلکترۆنیە تۆ نازانی ڕەنگە ناوەکە وەهمیە ڕەنگە پێیجەکە فێک بێ ڕەنگە هەموو کێشەکانی نەتوانی کۆنتترۆلی بکەین نەتوانی کەسەکان بناسیەوە کەواتە لە کوردستان لە هەموو شوێنێک زیاتر پێویستە ئەو مەسەلە ڕەچاو بکرێت چونکە کوردستان دووسێ مشکلی کەشی هەیە یەکەم ئێمە بەشێکین لە دەوڵەتێک ناوی دەوڵەتی عێراق دەوڵەتی عێراق خۆی لە خۆیدا گرفتە لەو مەسەلەیە شتێشکە هەیە کە ئێمە لە کوردستانیمانە پێی دەگوترێت دەستور چونکە تو لە دەستورت نەبوو فەلسەفەی حکومڕانی فەلسەفەی بیرکردنەوەی حکومڕانی لە وڵاتەکە تا ڕادەیەک نادیار دەبێتن ینی دەبتە میزات یان دەبتە ئەو حزبەی کە دەسەڵات دەگرتە دەست بەپێی ئەو دنیابینیەی خۆی ئەو حکومڕانی دەکاتن ئەو فەلسەفە بەڕێوە دەباتن بەڵام کاتێک کە دەستورت هەبوو تۆ دەتوانی بەسەر چاوەگرتن لەو دەستورە کە هەتا یاسای ڕۆژنامەنووسیش تهدید بکەی ماف و ئازادی تاکە کەسیش داری بکەی و ئازادی ڕابرد دەربڕنج بۆ خەڵکەکان دیاری بکەیت بۆیە
ئەو مشکلانە دەبێت چارەسەر بکرێت. سێم شت کە مشکلێکی گەورەیە مەسەلەی تەشریع. ئێمە تەشریعەکان لە هەرێمی کوردستان بەداخەوە زۆربیان یان هەندێکیان بەسەر چوون یان هەندێکیان بەڕێز گۆران ئێمە بەداخەوە کە لژنەی ڕۆشنبیری پەرلەمانیان توانی ئامادە بن لەم بەرنمەیە، بەڵام لە ڕابردوو وەک باسی میدیا ئەلکترۆنی و سوۆسیال میدیا و میدیای نوێتگر بەگشتی پرۆژە یاسایەکیان خستە ڕوو کە لە دەروی هەرێمی کوردستان هاتبوو. پرۆژە یاساکە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا و لێکەوتی زۆری لێکەوتەوە، ناڕزایی زۆری لێکەوتەوە کە پێیان وا بوو تەسەکردنەوەی ئازادی ڕادەربڕینە. بەڕێستان ڕۆڵتان چی بوو لەو پرۆژە یاسایە؟ ئێمە وەکو سندیکا ئاگاداری ئەو یاسایە بوون و بەشێک لە دەتوانم بڵێن بەشەکی لە پێشنیاری سندیکاش بکە ئەو یاساتە. بەڵام دیسانەوە لە وڵاتێکی وەکو ئێمە لە وڵاتێکی وەکو بە هەموو خصوصیات تایبەتمەندەکانی هەرێمی کوردستانەوە کاتێک یاسایەکی ئەوها هەستیار دەتەوێت تەشریعیکەی مەفروزە زۆرترین بواری قسەکردنی بۆ بدەین، مەفروزە زۆرترین توێژە کۆمەڵایەتەکانی پەیوەست بۆ مەسەلەیە بەشدار بکەیت لە بڕیار و لە پرۆژە یاساکە. یعنی بۆ نمونە خەڵکی ئەکادمی و پرۆفیسۆرمان هەیە لە بواری ڕاگەاندن، لە بواری یاسا، لە بواری دەستوری دەیان کەناڵی ڕاگەاندنی فراوانمان هەیە کە بەشێکن بەیانی ئەو کەواتە پێویستەوە پەرلەمان ڕاوێژ بە شارەزایانی بواری میدیا بکە. پێویستە ڕاوێژ بە هەموو لایەنێک چکە ئەوە لە ئاخیردا هەمومان لە ڕووی ڕۆژنامەنووسی، لە ڕووی ڕادەربڕین، لە ڕووی ئازادی بیرکردنەوە، هەتا لە ڕووی ئازادی نووسین و شت بڵاوکردنەوەش کۆتوبەندمان دەکات. دەبێت بە شێوەیەک بێ هەموو لایەنەکانی خراپ و باشەکەی تێدا هەڵبسەنجێندرێ و هەموو لایەنێک بۆی کەسێک نەمێنێتەوە لە دەرەوەی ئەو پرۆژێ برێ ئەو پرۆژەیە بە پێچەوانەی ئیرادەی من داڕێژراوە. دیارە ئەو قانونێکی لەو بابەتە ئاسان نییە و تۆزێک ئیشی دەوە تۆزێک سەبر و تحملیشی دەوێت و دێمۆسەر ئەسلیمە بەس دەبێت فەلسەفەی حکومڕانی و فەلسەفەی داڕشتنی قانونەکەش دیاری بکەی بۆ هەرێکە لە زەوئی بەسەر چاوگرتن لەو فەلسەفەیە کاری خۆی بکات. دەستخۆش پێشەوەی بێمە لای بەڕێز شیروان. دکتۆر هاوژین هاوڕای لەگەڵ قسەکانی بەڵێ سەبارەت بە یاسایەکەی یاسای ڕاگەیاندن خۆی ئەمە ئەو ڕێگە چارانی کە خستێ ڕوو ئەو بربەستانە بڵێ ئەو شێوە یان ناونیشانی یاسایەکەی ئەمە بە شێوەیەکی زانستی ئێستا ئیستیلاحیان دەستەواژەی میدیایان ڕاگەیاندن فراوانە، هەموو میدیای دەگرتەوە. بەڵام کە دەگوتری ڕۆژنامەوانی وەکو لە عەرەبی سەحافە زیاتر بۆ ئەوەی چاپکراوە یان ڕۆژنامە و گۆڤارەکانە. لەو ڕوانگەیەوە باسی یان یاسایەکەی دەکەین. تۆ کە بە ناوی یاسای ڕاگەیاندن دەبی تیڤی و رادیۆش دەگرتەوە. بەڵام لە هەمان کاتدا پێویستیمان بە یاسایەکی تر هەیە، یاسایەک کاری میدیای نوێ ڕێک بخە، نەک میدیا ئەلکترۆنی. دیسان ئەمە زۆر جار دەکەوینە هەڵا باسی میدیا ئەلکترۆنی دەکەین. جیاوازی میدیای ئەلکترۆنی بەشەکە لە میدیای نوێ. میدیای نوێ چوارچێوەیەکی فراوانترە. بۆ نمونە سۆسیال میدیا بەشەکە لە میدیای نوێ، بەڵام هەموو کات سۆسیال میدیا بەشێک نییە لە میدیا ئەلکترۆنی. پێویستمان بە یاسایەک بە ڕێخستنی میدیای نوێ هەیە. هەروەها یاسایەکیشمان پێویستە بەڕاستی دیسان تێکەڵ و پێکەڵی هەیە لەو پرۆژە یاسایی کە ئێستا لە پەرلەمان هەیە. باسی کەرەستەکانی ڕاگەیاندن دەکات، کەرەسەی پەیوەندیکردن دەکات. کەرەسەی پەیوەندیکردن تەنها کەرەسەی میدیایی نییە، کتێبیش دەگرتەوە، ئەو مۆبایلش دەگرتەوە، زۆر کەرستە دەگرتەوە. ئەوە دەستە خانەی کۆمیونیکیشن، خانەی پەیوەندیکردن و میدیا بەشەکە لە پەیوەندیکردن، بەشەکە لە پرۆسەی پەیوەندیکردن. ئەوانەی گۆران باسی کرد ڕاستە، بەڵام لە هەمان کاتدا من پێم وانە ینی مەسلەی دەستور شتەی پێویستە گرنگە لە بۆ هەرێمی کوردستان، بەڵام پێم وانە ینی کێشەکە زیاتر لە دەستوربی، ئەمە دەستورمان نیە یان ئەوەکمان نیە، بەڵکو ئەمە کێشەکە لەوەیە ئەو یاسایی کە هەیە کێشەی لە ڕووی تەشریعی طبعاً ئەو لایەنە کێشەکەیە لە ڕووی تەشریعی یاسایەکمان هەیە ئەو مەجالە ناتوانانی معالەجەی ئەو بارودۆخە فەوزەویەی کە لە میدیای کوردی هەیە هەروەها لە ژینگەی ڕۆژنامەوانی کوردی هەیە معالەجەی بکە، لەبەر ئەوەی دائیمەن کێشە و گرفت و چالاکیە میدیایەکان لە گۆڕانکاری بەردەوامدانە. جاریوها لە ماوەی 2 ساڵ یان ساڵ و نیوە پێویست بە ئەپدەیتی مەوادە یاساییەکان هەیە ئەوەی کاری ڕۆژنامە کاری میدیای ڕێک دەخات. بزەبێت دەستخۆش بێ بەڕێز شێروان ئەوڵا ئەرکی وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان چییە؟
گوێت لە قسەغی هەردوو لابوو بەڕێستان وەکو وەزارەت ئەرکی وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان چین بۆ ئەم پرسە. زۆر سوپاس بۆ ئەو دەرفەتە بۆ بەڕێستان سەرەتا سوپاسان دەکەم بۆ بەرنامەی میدیا و بەرپرسیارەتی کە چەند ئەڵقەیەکتان پێشکەش کردووە و میوا ئەو میوانانەتان بان کردووە کە شارەزان لە بواری میدیا و ئەو کەم کوڕیانێک کە لە بواری میدیا هەیە و لەوەش مهمتر کە کردوتانە بەڕاستپاردە ینی لە کۆتایی بەرنامەکە هەروە نەماوەتەوە کردوتانە بەڕاستپاردە بۆ لایەنە پەیوەندیدارەکان کە ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیر و لاوان یەک لە لایەنە پەیوەندیدارانن کە پەیوەستین بە و ڕاستپاردانەی کە ئێوە ئاراستەی ئێمەتان کردە و سوپاسی لە ڕابردووش ڕەنگە هەوڵی دیکە لەلایەنی ئەکادیمی دامەزراوەی حکومی ڕێکخراوەی حتا هەندێک ڕێکخراوی بیانی و ئەوانش بەردەوام لە خەم و خەمخواردن بوونە بۆ ڕێخستنەوەی بواری میدیا و باشترکردنی ئەو بوارە سوپاسی هەموو لایەک دەکەن بەڕاستی و هەمیشە ئەو ڕاستپاردانەی کە ئاراستەمان کراوە هەوڵمانداوە لە بەرچاوی بگرین و بتوانین لەگەڵ ئەم ئاراستە نوێی کە لە بواری ڕاگەاندن هاتێتە پێش جێگای بکەینەوە. دیارەمە لە ڕابردوو بۆ بواری ڕاگەاندن بەپێی یاسای وەزارەتی ڕۆشنبیری کە بەپێی ئەو یاسایە وەزارەتی ڕۆشنبیری ڕاست پێدراوە کە بواری میدیا ڕێک بخاتەوە لە هەرێمی کوردستان. لەسەر بنەمای ئەو یاسایە ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ڕێنمای یەکمان هەبوو بۆ کاری ڕاگەاندن ڕێنمای ژمارەیەکی ساڵی 2014 دیارە هە لە ناوەکەی دیارەوە لە ساڵی 2014 ڕێنمایە دەرچوو بوو بەڵام بۆ ئێستا کە ساڵی 2021 درکمان بەوە کرد کە بەڕاستی کۆمەڵێک فراغی تێدا و لەگەڵ ئەو پێشکەوتنە تەکنەلۆجیانەی کە ئەو بەڕێزانەش باسییان کرد بەڕاستی ناگونجێ بۆی پێویستی بە هەموارکردنەوە ئیزافاتە بوو و لە ماوەی ڕابردوو بە هەوڵی لایەنە پەیوەندیدارەکانی تر تەنانەت لێژنەی ڕۆشنبیری لە پەرلەمانی کوردستان سندیکای ڕۆژنامەنووسان و مامۆستایانی شارەزا و ئەو پسپۆرانی شارەزا لە زانکۆکانی سلاحەدین و سلێمانی لەگەڵ هەم ئەو لایەنە لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسان ئەو لایەنانەی کە بابرین لە لایەنە تەکنیکیەکەەوە پەیوەست بوون دەستەی ژینگە وەزارەتی گواستنەوە گەیاندن وەزارەتی ناوخۆ لەگەر ئەوانە زنجیرەیەک کۆبنەوەاتمان ئەنجامداوە بۆ ڕێخستنەوەی ئەو بوارە ئێستا تقریبان لە مەرحەلەی کۆتاین بۆەوەی ڕێنمایەکی تازە دەربکەین بۆ بواری ڕاگەاندن. دیارەوە بەڕێزانم باسییان لەوە کرد کە بواری ڕاگەاندن یاسای نییە دیارە ئەمە لە هەرێمی کوردستان کێشەیەکمان هەیە لە فراغی یاسایی بەهۆی ئەوەی کە لە دەستوری عراقی لە مادەی ١١ خاڵی شەشەم باز لەوە دەکە کە ئاسمان و تەڕەدودات حەسرە بۆ حکوومەتی مەرکەزی لەبەرەوە ئێمە لە هەرێمی کوردستان کە باز لە یاسای ڕاگەاندن دەکەین دەبێت بە فرەیی باسی بکەین باسی رادیۆ بکەین باسی تەلەڤیزیۆن بکەین باسی تەڕەدودات بکەین و ئەو بوارە بەپێی دەستوری عراقی حەسرە بۆ حکوومەتی مەرکەزی دەبێت ئەوان یاسای بۆ دەرکەن هەرچەندە ئەوانیش لەبەر ئەو چێشمەی ناو خۆیان وانە تا ئێستا لەوێژ یاسانیە بەپێی ڕێنمایی ئیش دەکەن هەیئەی ڕاگەاندن و پەیوەندیەکان هەیە لەوێ ئەوان بەپێی ڕێنماییەک ئیش دەکەن و زائیدەن ئەو یاسایانەی کە بابرن لە سندیکای ڕۆژنامەنووسانەوەی کاری ڕۆژنامەگەریوانە کاری پێەکەن ئێمە هەوڵمانداوە بە سوودوەرگتن لە هەموو ئەو یاسایانێک کە پەیوەستن بە بواری ڕاگەاندن بتوانین ڕێنماییەک دەربکەین بۆ کاتی ئێستا ینی تا ئەو کاتێک کە پەرلەمان دەتوانێت بۆ هەموو بوارەکان یاسا دەربکە و بەتایبەت بۆ بواری سۆشیال میدیا کە لە ڕابردوو هەوڵێکیان لەبەردەست بوو لە ئێستادا خەریکین یان بابرین وەستاون یان خەریکن جارەچی بە جوڵەی بخەنەوە ئێمە بۆ مبارەکان ئێستا لەو ڕێنماییە تازە هەم بابەتی ڕێخستنەوەی فریکوێنسی و جارەچی دیکە دابەشکردنەوەی تەبان هەم لە بواری تەلەڤیزیۆن هەم لە بواری رادیۆ و بابەتی یاسای میدیای ئەلکترۆنیکە و بەڕێزانەش باسییان کرد ئەمە لەگەر هەم لیژنەی ڕۆشنبیری پەرلەمان هەم لەگەر سندیکای ڕۆژنامەنووسان بە تایبەت لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسان ئێستا پرۆژەیەکی هاوەشمان هەیە بۆ میدیای ئەلکترۆنی
کەواتە کۆنتاکتان هەیە بەڵێ لە کۆتاییەکەی داین و ئێستا ڕەشنووسەکەمان لەبەردەستە خەریکی ڕەنگە هەندێک باشە بەڕێز شێوان ئێمە جگە لەو بوارانەی کە یاسای نییە و لە هەوڵی ئەوە یاسایەکی بۆ دەهات ئەی ئەو یاسانەی کە هەن لە بواری میدیا بۆ وەکو خۆیان جێبەجێ ناکرێت ئەو ئێمە پێش هەموو شتێک دەبێت جارێ ئەمە لە ڕێنماییەک ڕێکخینەوە و یاساکانیش بە پێی ڕێنماییەک شوێنی بۆ دیاری بکەین ئەمە ئێستا تقریبان ئەوەمان تەواو کردووە ئەمە ڕێنماییە تازەکەیە ڕێنمایی کاری میدیایی لە کۆتاییەکەی داین ماوەتەوە بیدەین بە لایەنی بابرین یاسایی کە بواری جێبەجێکردن نەخێر ئەوە هێشتا ماویەتی پێویستی بە دانیشتنی ترماوانێک بڕگە و بابەتی پێویستی بە گۆڕانکاریە و ڕەنگە مانجێکی ترمان پێویست بی دوای ئەوە دەیدەین بە لایەنی یاسایی کە مەجلیسی شورایە کە لە ڕووی قانونی وەزارەی دیکە سیاغی بکاتەوە دوای ئەوەی ئەوان دانیان بەو ڕێنمایەدانە ئێمە دەیدێنەوە وەقایع و بڵاو دەکرێتەوە جەنابی وەزیر ڕۆشنبیری ئیمزای دەکاتن بە ئیمزای نوێنەری ئەو لایەنانەکەی پەیوەندیدارن ژینگە و گواستنەوە گەیاندن و ناخۆ ئەوە دەچێتە بواری جێبەجێکردن ئەوە طبعا میدیا ئەلکترۆنیشی تێدا و ڕکلامی بازرگانیش تێدا کە لە ئێستادا ئەوانە فراغن ڕێنماییان نەبووە ئینشاءڵڵە بۆ داهاتوو هەوڵ دەدەین یعنی بە پێی توانە ئەوەی کە لەو ڕاستپاردانش بەشی زۆری هاتون لێرە لەو ڕێنمایە جێگامان کردوێتەوە و چارەسەرمان بۆ داناون و بۆ ئەو پرسیارێ بەڕێزیشتان ئێمە ینی دەبی ئەو یاسانێک کە هێن شوێنیان بۆ دانی لە ڕێنمایەکە شوێنیان بۆ دانی بۆی ئەمە یاسامان هەیە بۆ هەندێک ئەو کەم و کوڕیانێکە دێتە پێش بەڵام لە ڕاستیدا جێبەجێ نەکراون و ئەمە هەوڵماندا هەموو لایەنەکان ڕۆڵی خۆیان ببینن چەندیکە ڕۆژنامە نووسان داواکاری گشتی بەتایبەت لە میدیا ئەلکترۆنی زۆر کێشە دێتە پێش بەڕاستی ئەوە نە ئەرچی وەزارەتی ڕۆشنبیریە نە ئەرچی سندیکای ڕۆژنامە نووسانە ئەرچی داواکاری گشتیە لەسەر ئەو مافە بێتە دەنگجا ئەگەر ئەو بابەتە پەیوەستی بە ئیزراعاتی بابرێن تەکنیکی شەبێت دەکرێت لەگەڵ ئێمە تعاملێکی هاوکاریمان هەبێت لە نێوانمان بۆی بتوانین ئەو ئیزراعاتی کە پێویستە بیکەین ئێمە چۆن مامەڵە لەگەڵ لەشکرێک لە میدیاکار بکەین کە بێ ئەوەی ئاشنای بنەمە ئیتیکی و یاسایەکانی بواری میدیا بێکار دەکات لەو مەیدانە جا ئەوە گرفتی گەورە لێرە دەست پێ دەکات دوو بەش لەو لەشکرایەت بەشێکیان لەو لەشکرێکە کەناڵ و دەستگای ڕاگەاندنی معروف و دیارن لە ڕێگای ئیجازێت چ ئەوەی لای ئێمە ئیجازە وەردەگرن چ ئەوەی لە وەزارەت ڕۆشنبیر و لایەنە بەرپرسەکان ئیشەکانی خۆیان دەکەن بەڵام لەشکرێکیشمان هەیە لە دەرەوەی ئەو لەشکرەی یەکەم ئەوە مشکلەی گەورە دروست دەکاتن ئەوە کێشەی گەورە چکەرنە تۆ یاسایەکرد نییە زەبتی بکەیت شێوازەکرد نیە تەعاملی لەگەر بکەیت نازانین لەسەر چ بنەمایەک و بەداخەوە بەشێک لە کۆمەلگای پێم وایە ئەو نەخۆشێکی جیهانیشە ئینسانەکان زیاتر حەزیان لە ئازادبوونی ڕەها هەیە کاتێک ئازادبوونی ڕەها هەبوو ئەو کاتە ئەمنیش و جەنابشت و هەر کەسێک لێرە کە دانیشتوین بۆ ئازادی ڕەهایی خۆمان پێمان وایە ئەگەر لێمان بەردەست کراوە ئەوە ئازادی ڕادەربڕینمان پێشێر کراوە کە لە ڕاستی داوانیە مەقولە مەشهورەکەی دیموکراسی و ئازادی لەوەیە ئەو کاتە ئازادی من کۆتایی دێ کە ئازادی تو پێشێر دەکرێتن هەتا بۆیە جا گرفتی زۆر هەیە بەڵام دیسانەوە پێویستە لایەنی بەرپرس یاسا لە هەموو بوارەکانی بەتایبەتی بواری سۆسیال میدیا کە دکتۆرش باسی کرد مەجالێکی زۆر مەترسیدارە گۆرانجەلال تا چەند لەگەڵ ئەوەی خولی شیاندون و ڕاهێنان بۆ میدیاکاران بکرێتەوە بۆ ئەم هەلومەرجە زۆر پێویستە ینی لە وڵاتی مە بەداخەوە ئەفم دەکرد کە ئەوخۆ دەکەم بەشێکی زۆری ئەوانەی کە لەو لەشکری کە باست کرد خەرکی پرۆفیشنال و لە دەستگا و ناوەند ئەکادمیەکان فێری ڕۆژنامەنووسی نەبوون زیاتر لە بۆ نمونە حەزی لە کامێرە بووە حەزی لە خەبەر بووە حەزی لە نووسین بووە و ئەو گرفتە ڕاستە و خۆ ڕنگدانەوەی لەسەر لە ناوەرۆکی هەموو کەناڵە ڕسمیەکانیشە یعنی بینی کەسێک دوو خەبەر دروست دەکات خەبەری سێم دەیکەن بە پەیامنێر ئەو ئەرکە قورسەی پێدەستپێرێن کە ئەرچی پەیامنێری ئەرچێکی قورسە مەسەلەن کەسێک 3000 کامێرە بەکاردێنی دەیکەنە کامێرەمان و دەچن تەسویری کەسێکی منداڵەکی کە سارێک شەراویت و دەیمە بە مشاهیدی پیشان دەدەن ینی ئەوانە هەمووی گرفتە هەموو گرفتە چۆن گرت دەبێ باشە ئەگەر مۆلات بۆی کە بزانین ئێمە چەند ئەندامان هەیە لە سندیکای ڕۆژنامەنووسان
ئەوانەی کە ئێستا لە میدیاکارەکەن ئایا زۆرینەیان ئەندامن یا خۆت ئەندامنین دکتۆر هاوژین ئێمە تا چەند ضرورە خولی شاندون و ڕاهێنان بۆ ئەو میدیاکارانە بکرێتەوە کە لە میدیاکارەکەن لە دەستگاکانی ڕاگەاندن کارەکەن یا تا چەند ضرورە بەشی ڕاگەاندنیان تەواو کردبێ ڕاستیدا ینی میدیا هەم پیشەیە هەم زانستە ینی دوو لایانی هەیە هەم زانستە هەم پیشەیە تاوان کۆکردنەوەی مەسەرەن ئەگەر ئەمە بە نسبەتی میئەوی لە سەدی وەری بگرین ناتوانین تەنها بەلایانی زانستی کار لەسەر چ بکەین پێگەیاندنی میدیاکارە چ سەرکەوتوو بکەین یان پرۆفشناڵ بکەین وەکو لایەنە کارکردن لەسەر لایەنە پیشەیەکەش گرنگە بۆیە مەسەرەن لە بەشەکانی ڕاگەیاندن لە پەیمانگە و لە کۆلیژەکان کار لەسەر هەردوو لایەن دەکرێت مەسەرەن لایەنی مختبەرات و لایەنی پراکتیکی و هەروە لایەنە تیۆریەکەی لایەنە زانستیەکەی هەردوو لا پێویستە ئەوەی ئەمە تێبینی دەکەین بەڕاستی لە میدیای لە دەستگا ڕۆژنامە میدیای کوردیەکان ئەوەیە کە بایەخدان بەلایەنی ینی کارکردن لەسەر پەرەپێدانی توانای پیشەی ڕۆژنامە ئەوانان وەک پێویست نییە ینی ڕۆژناوان بە تایبەتی لە بارودۆخی ئێستا میدیاکار پێویستی بەوەیە کە ساڵانە بەهۆی ئەپدەیت بوون و گۆڕانکاری لە زانیاری و شێوەی تەکنەلۆجیا و هەروە هەتا لە تەحریری سەحەفی نووسینی ڕۆژنامەوانی دارچنی ڕۆژنامەوانی گۆڕانکاری خێرا هەیە ئێستا لە شێوازەکان لە ڕیپۆرتاژ لە ژانرا ڕۆژنامەوانەکان گۆڕانی هەتا لە هەواڵیش گۆڕانکاری خێرا هەیە بۆیە پێویستە ینی ڕۆژنامەوانە لەو ڕوەوەچیان هەبیتن ئاشنایەتیان هەبی ئەو ئەرچی دەستگا ڕۆژنامەوانیەکانەکە بۆ کارە هەستن بۆ ینی لە ڕێگەی خۆبەڕای ناوخۆی دەرەچی ئاشنایان بکەم بە نوێترین ئەو کەرەستەوە ئەو شێواز و ئەو شێوازە نووسینانەی کە هەیە لە بوار لایەنێکی تر هەیە کە زۆر گرینگە ئیشکردنە زایدەن یاسا ئیشکردن لایەنی ئیتیکی ئەخلاقی ڕۆژنامە ئەمە ینی وا باشە هەموو دەستگایەکی ڕۆژنامەوان میدیایی چی هەبیتن هەمووی شەڕفنامەکی ئیسیچی هەبی ئەخلاقی تایبەت بەخۆی هەبی لە وەکو عەقدەکی پیشەیی لە نێوان کارمەندانی ئەو دەستگای چی لەسەر بکرێ ئیتفاقی لەسەر بکرێ واژووی لەسەر بکرێ زایدەن ئەوەی شەڕفنامەکی گشتیمان هەبی بۆ کاری میدیایی لە هەرێمی کوردستان وابزانم پێشتر بە هاوکاری سندیکای ڕۆژنامە شتێکی واکرا بەڵام پێویستی بە فراوانترکردن هەیە پێویستی بە ئەپدەیتکردن هەیە پێویستی بە ئەوەی هەموو لایەنە ڕۆژنامەوانیەکان تێیدا بەشدار بنزایدەن ئەوەی کە لەسەر ئاستی دەستگا ڕۆژنامەوانیەکان ئەوە چیوە هەبی خاڵێکی تر هۆشیاری یاسایی میدیاکارانە بەڕاستی ئەوەش خاڵێکی گرینگە زۆربەی ئەوەی کە دێ لە بواری میدیا ئیش دەکا پێویستە ینی لە ئەساسیات وەکو ئەلفوبەی کارکردنی ئەو بوارەی ئەتوو یاسای 35 ئەوەی کە بەردەستە خوێن بیتەوە ڕۆژنامەی ئەگەرم وڵات دێمە لای بەڕێز شێروان ئایا قسەت لەسەر قسەکانی دکتۆر هاوژین جگەلەوە ئێمە تاسۆن ضرورە یا پێویستە با بڵێن ڕاوێژکارێکی سیاسی تەندروستی کۆمەڵایەتی لە میدیاکانی ئێمە هەبن بۆ بە فلتەر تێپەڕبوونی ئەو هەموو ئەوانەی کە بڵاو بنەوە تا کار نەکاتە سەر ئاسایشی کۆمەلگا ئاسایشی نەتەوەی تا کار نەکاتە سەر دەرونی خەڵک من باسی ئەوم کرد کە بەڕاستی مەفروزە یاسا هەبێ خۆی ئەگەر یاسا هەبێ کاری هەموو دام و دەستگاکان ئاسانتر دەبێتن بەڵام کە نەتواندراوە یاسا دەربکرێ یان کە یاسا نەبووە دیارە ئەسباب هەبووە واقعی کە ئێستا لای هەمومان وازەحە چ یاسای سۆشیال میدیا چ یاسای کاری ڕۆژنامەگەری ئەوانە ئەوەی سۆشیال میدیا کە نەتواندرا دەربکرێ ئەوەی کاری ڕۆژنامەگەریش کە لە ئێستادا ینی کۆمەڵێک فەراغی تێدا پێویستی بە هەموارکردنەوەی و نەچۆتە ناو زۆر بوار و عمقی ئیشەکە ئەگەر یاسایەکی گشتگیر هەبێ باشترە بەڵام دیسان باسیەوەم کرد لەولا دەستمان بەستراوە بە دەستوری عراقی کە ئێمە ناتوانین لە بوارە فراوانەکە یاسایەک لە هەرێمی کوردستان دەربکەین دەبێت لە بواری جیاجیا و تایبەت ئەگەر بتوانین یاسا دەربکەین ئەو هەوڵانەشەیە لە ژنەی ڕۆشنبیری پەرلەمان بەردەوام پەرلەمان جگە لە یاسادانان چاودێریە تا چەند توانیویانە لە بواری میدیا کار بکەن یان یاسایەک دەربکەن کە جێی خۆی بگرێ پەرلەمان هەر ئەوەندە لە یاسای وەزارەتی ڕۆشنبیری کە دکتۆر ملاحەزە هەیە پەرلەمان لە یاسای وەزارەتی ڕۆشنبیری ڕاست پاردووە کە بواری میدیا ڕێک بخە بە ڕێنمایی ئەمە یەکیان وەکو پەرلەمان کە یاسایە و حەق دەدە بە وەزارەتی ڕۆشنبیری کە ڕێنمایی بۆ ئەو بوارە دەربکە
دوو کاتێک کە یاسانە بێ لە بابرێن هەڕەمی باڵای حکوومەت کە ئەنجومەنی وەزیرانە بۆی هەیە ڕێنمایی دەرکە بۆ ئەو بوارە ئەنجومەنی وەزیرانیش وەزارەتی ڕۆشنبیری ڕاستپاردووە بە نووسراوێکی ڕسمی و داوا دەکە کە وەزارەتی ڕۆشنبیری ڕێنمایی دەربکە بە هاوکاری لەگەر ئەو لایەنە پەیوەندیدارەکان بۆ دەرکردنی ڕێنمایی و ئەو ڕێنماییەش کە دەردەکرێت تەبعاً بە هاوکاری ئەو وەزارەتانەوە یان ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن بە بابەتی ڕێنماییەکە بە هەمانجی هەمووان و بە دانیشتن و تاپێکردنە و دوای ئەوە کە ئەم ڕێنماییە تەواو دەبێت بە هاوکاری و هەماهەنگی هەمولایەک ینی لە ڕووی یاساییشەوە هێزی پێدەدرێت دەچێتە مەجلیسی شۆرا و ئەگەر هەر قوڕقاتێکی یاسایی تێدا بێتن ئەوە بە تاکید ڕەتی دەکەنەوە و ئەگەر کارەکە یاسایی بێ بە تاکید دوای ئەوە ئێمە دەیدێنە واقع لە واقع وڵاتە اینجا ئەو ڕێنماییە هێزی یاسا وەردەگرێت ینی واقعی هەرێمی کوردستان وەکو باسمان کرد فەزا ئەو فەزایەکە لە بواری میدیا هەیە ناکرێت بێ یاسا بێتن کە یاساش نییە ناکرێت بێ ڕێنمایی بێ ینی ناکرێت حکومەت وێ بکە جەلۆ ڕێنماییە ئەو ملاحەزانەی برادران باسییان کرد بە تایبەتی ئەو کەم و کوڕیانەی کە ئێستا لە بواری پیشەییەوە هەیە مەسەلەن لۆنمونە لە تەلەڤیزیۆنێک خەڵکێکی ڕەنگە هیچ شارەزایی نییە یان هیچ شاهدەیەکی بواری ڕاگەاندنی نییە لە کەناڵێکی تەلەڤیزیۆن ئیش دەکە لە رادیۆیەک ئیش دەکە لە ڕۆژنامەیەک ئیش دەکە بە جارێواز لە سوۆشیال میدیا بینین و باسی میدیای خەتای کێگیری بۆ ئەوە بەیانی کێ بەپرسەزانی کە کەسێک کە ئاشنای بنەماکان نیە لە دەستگایەکی میدیای کارەکە یەکەم ڕێنمایی نەبووە بۆی ئەو وارە ڕێک بخرێ دووەم هەندێک یاسامان هەیە ئەو یاسانە و خۆ جێبەجێ نەکرا ئێمە لە ڕێنمایی تازە کاتێک کە مۆڵەت دەدەین بە کەناڵێکی تەلەڤیزیۆن مەسەرەن بەپێی ئەو مەرجانێک کە بۆیان دانراوە ئەگەر 20 بابرین کارمەندی بواری پیشەیی پێویست بێ بۆ ئەو تەلەڤیزیۆنە داوامە ینی فەرزمان کردووە کە ئەو کارمەندانە دەبێ ئەگەر بکرێ خەریزی ئەکادیمیای ڕاگەاندن بن جامیعەکان یان مەحەدەکان و ئەگەر خەریز نەبن دەبێت لانی کەم ئەزمونیان هەبێ 10 ساڵ ئەزمونیان هەبێ یان وابزانم شتێک کەمترە 7 ساڵ 8 ساڵ ئەزمونیان هەبێت لە دەستگایەکی ئیعلامی کاریان کردوێ و پشگیری بۆ دامەزراندنی ئەو کارمەندانە پشگیری لەو لایەنە بێنێ بۆ وەزارەتی ڕۆشنبیری بۆی ئێمە ڕێگای بدەن وەکو کارمەند پێت وایە ئەمە کاری پێکرابێ ئەمە کاری پێ نەکراوە بەڵام لە ڕێنمایی تازە بۆ ساڵی داهاتوو هەوڵ دەدەین کاری پێ بکەین باشە هەوڵ دەدەن کاری بۆ بکەن لەمە دووە کاری پێ بکرێیان هەموو ئەوانەی کە کارەکەن لە میدیادا پێچوونەوەیان پێ بکرێ هەمووی پێداچوونەوە پێدا دەکرێت خۆ لەمە دووە ڕەنگە لە ساڵ چونکە ئێستا هەر کەناڵە بە تایبەتی لۆکاڵیەکان ئەوە بە پێشتن زانین لەگەڵ بەڕێستان ئایا تا چەند ئێوە چاودێرن بەسەر کەناڵە لۆکاڵیەکان هەر کەسە ومایەکێک ئەگرێتە دەسێ هەنە کەسە فۆڵی زیاتر بێ ئەیکەنە میدیاکار لە سەر شاشە دەری ئەخەن ئەمە تا چەند وەزارەتی ڕۆشنبیری ئیشی بۆ ئەوە کردووە ئێمە بەپێی ئەو ڕێنماییە لۆکاڵیەکانمان سەرتاسەری و ئەوانەی کە سەتەلایەتن لەگەڵ ئەوانەی سەرتاسەری لەگەر ئەوانەی لۆکاڵین جیامان کردیتەوە لۆکاڵیەکان لەلایەن بابرێن بەڕێوەبەراتەکانەوە چاودێری دەکرێن سەرتاسەریەکان لەلایەن وەزارەتەوە ڕاستەوخۆ چاودێری دەکرێن و ئەمە بەشێکمان هەیە پێی دەرێن بەشی مۆنیتەرینگ ئەمە بۆ چاودێریکردن بۆ داهاتوو لەگەر دەست پێکردن لەگەر ساڵی تازە ڕەنگە ئەو ڕێنمایش دەخەینە بواری جێبەجێکردن و بەشی مۆنیتەرینجیش لە وەزارەتەوە دەکەوێتە کار بۆی چاودێری هەموو میدیاکەم کە لەو خروپاتانێکە هەیە ئەمە قسەی ئەخیری جەنابەت بێ ئێمە لە بەردەم دوو ئەگەردەین یا هەمارکردنەوەی یاسای کاری ڕۆژنامەوەنی یا دەرکردنی یاسای کوێنێ بەڕێستان چی بە باشتر ئەزانن بۆ ئەم هەلومەرجەی یاسا بە باشتر دەزانم بەڵام یاسای نوێ پێمان دەرناکرێت من دڵنیام ئاسان نیە ئەم یاسایە پێمان دەربکرێت چەندێکی تری ئەوێ چەندێکی تر ئەخایەنە ئەمە نازانم ئەو پەرلەمان خۆی دەزانێت بەڵام بەڕێز شێروان ئێمە ئێستا با بڵێن ئەو ماخستۆتەڕۆ لە ڕاستپاردەکان دروستبوونی ئەنجومەنێکی باڵای میدیایی زەرورەتە ئەمە لە هەر 11 ئەڵقەکەی ڕابردوو ئەوەیان بە چارە سەرزانی کە لەم هەلومەرجە ئێستای میدیای کوردی دروستبوونی ئەنجومەنێک باڵای میدیایی کە زەرورەتە پێویستە هەبێ
ئێوە پشگیری ئەوە ئەکەن من خۆم ئەگەر هەوڵێکی لەو جۆرە بدرێتەوە ئەتوان پشگیریەوە بکەن. من خۆم لەگەڵ دروستکردنی هیچ ئەنجومەنێک نیم ئەسا ئەنجومەن ینی بڕیاری تێدا نادرێتن بەڕاستی من لەگەڵ ئەوەم کە دەستەیەکی باڵای ئیعلام هەبێتن بۆ سەرپەرشتیکردن و ڕێنمایی و چاودێریکردنی بواری ڕاگەاندن وەگەوی لە وڵاتانی دنیا هەیە. دەستخۆش بێ دکتۆر هاوژین لەگەڵ هاوڕای لەگەڵ قسەکەی کە ئەو ئەنجومەنە دروست نەبێ. وڵا من ینی لەوانەبی تێڕوان نشترم هەبی بەڕاستی ینی بارودۆخی هەموو کێشەکان بگەڕێتەوە بۆ ئەو ئەنجومەنە کۆمەڵگەیمە ینی ئەمە لە قۆناغە چین چۆن کۆمەڵگە لە قۆناغی ڕاگوزاریە میدیاژ لە قۆناغی ڕاگوزاریان ئینتقالیە بەڕاستی لەو جۆرە کۆمەڵگەیانە لەو ینی مۆدیێلە میدیایانە پێویستیمان بە سەرەکەیە یان بۆردەکەیە یان ئەنجومەنێکبی جا نای بۆردی لێ بنەی هەیئەی لێ بنەی ئەنجومەنی لێ بنەی یان ئەوەی وەکو هاوشێوەی لە بەغدا هەیە کە پێویستیمان بەوەی هەیە بەڵام ئەوەی گرنگە ئایا ئەوانەی کە بەشدار دەبن یان دەسەڵاتیان دەبی لەو بۆردەی چێنە ینی دیاریکردنی ئەوانەی کە دەبنە خاوەن بڕیار لەو بۆردەی یان لەو ئەنجومەنەی یان لەو هەیئەی ئەوە گرنگە بەڵام وەکو لەو بۆردە ئەوە پێویستی بە چه هەیە پێویستی بە مشاوەرە هەیە پێویستی بە ڕاوێش هەیە چۆن یاسایەکە پێویستی بە ڕاوێش هەیە ڕابردوو دووجار هەوڵی ئەوە دراوە سێ جاریش و سەرکەوتو نابوو سەرکەوتو نەبوو هۆکاری چییە کە سەرکەوتو نابێ هۆکاری پێم وایە لایەنێکی پەیوەنددارە بە لایەنی تەشریعی هۆکارێکی تری پەیوەنددارە بە دەستگا میدیاییەکان بەڕاستی هەروەها بەشێکی لانەوی پەیوەندداری بە سندیکای ڕۆژنامەوانی نووسانی کوردستان یعنی ئەوانە هەموو تێدا ئەوەنە بەڵام ئەوەی ئەمن تێبینیم کردیە زیاتر ینی گرفتەی بنەچەیی هەیە لە دەستگا ڕۆژنامەوانیەکان لەبەرچی لە دەستگا ڕۆژنامەوانیەکان ئەمە بە شێوەیەکی گشتی میدیای کوردی میدیایکی ئایدۆلۆژیە میدیایکی ینی حیزبیە ئەوەی بە شێوە گشتێکی ترێ هەمانە دەستگای میدیاییمان هەیە کە ئایدۆلۆژی نییە بەڵام بە شێوەیەکی گشتی دەبی وا بڵێن و کە دەرێ میدیای ئایدۆلۆژی دائیمەن فەلسەفەی سیاسی لە پشت ئەو میدیایەوە هەیە بەڕێوەی دەبا ئیتر ئەوانە ئەو دەستگا میدیایە کاریگەرانە کاریگەریان لە چه هەیە کاریگەریان لە دروستکردنی مەسلەی ئەو ئەنجومەنەیان ئەو دەستەیە هەیە کە بە شێوەیەک دروست دەبی هەیکەلەکەی چۆنە سەرۆکەکەی چۆنە ئەندامەکانی چۆنە دەسەڵاتەکانی چییە. سواز بۆ بەڕێزت دێمە لای بەڕێز وەرانجەلات قسەمان لەسەر ڕێژەی ڕۆژنامە نووسان کرد لە سندیکا ئێمە پێم وابێ زیاتر لە 7,000 ئەنداممان هەیە لە سندیکا ئێوە کارتان لەسەرەوە کردووە ئەم ئەندامانە پیاداچوونەوەی پیا بکەن بزان ئایا کێ ڕۆژنامە نووسە چکە لە ڕابردوو هەر تەنها هەر کەسێک دوو بڵاوکراوی ببردایە دەبوو بە ئەندامی سندیکا ئێستا ئێوە هەنگاوی ئێوە چێ بوو ئەمە ئەگەر دەرفەتەمەدەی دوو تێبینی مەسر قسەگانی بەڕێزانەی چا لەسەر مەسلەی ئەوەی دەرچووی ئەکادمی یان زانکۆ پەیمانکان بێ بەڕاستی بەر لەوەی قسە لەسەر ڕۆژنامە و میدیا و ڕۆژنامە نووسان بکەین پێویستە ئەو دەستگانە لە بنەڕەدرا تاکسازیان تێدا بکرێت چونکە بەداخەوە ئەگەر لێم قبولکەن برادرانی کە لەو ئۆرگانانە ئیش دەکەن کەمترین ڕۆژنامە نووسیان دروست کردووە هۆکارەکەی چییە لە ئەکادمی ئەوان بیانوێت لە ڕووی ئەکادمی پێویستە ئەو سیستەمەی بە تەسەوەری منەوەی کە ئەو مەنهەجەتەی دراساتی دەستگاکانی بابرێن مەحەدی سەحافەیە کۆلیژی سەحافەیە دەبێت لە بنەڕەتدا مەنهەجەتەکەی بگۆڕێ باشە هەلیان پێدراوە ئەوانەی کە دەرچوی ئەو بەشان هەلیان پێدراوە لە داون دەستگاکان کار بکەن هەلیشان یەک لە کێشەکان هەلیان نییە دووەمیش بەشێکی زۆریان نانکەن بەو کە ڕۆژنامە نووسە پرۆفیشناڵی کە دەستگاکانی ڕاگەاندن بە دویاندا بگەڕێن قسەکەم لەوەیە مەفروزە کەسێک کە بە کالیۆریۆسی لە زانستی ڕۆژنامە نووسی وەرگرت مەفروزە زۆر باش شارەزای بێت لە بەشەکەی خۆی جا بەشەکە تەحریرە وێنەگرتنە نووسینە هەر بەشەکە لەو بەشانی کە خوانیان بۆیە بەر لەوەش ئەوانش دەبێت چاکسازی جددی لە منهەجی خوێندنی پەیمانگا و کۆلیژەکانی ڕۆژنامە نووسی لە هەرێمی کوردستان بکرێت. من لە بەرنامەیەکەم دکتۆر بەهات ئاماژەی بەوەدا دکتۆر بەهات وەکو مامۆستای زانکۆ لە بەشی ڕاگەاندن ئاماژەی بۆ دەوتی ئێمە پیانەگەێنین دروستیانەکەین بەڵام کە ئەچنە دەستگاکانی ڕاگەاندن پاشەکشە ئەکەن هەموو ئەوانە جێبەجێ ناکەن کە ئێمە لە سەری ڕامان هێناون تا چەند لەگەڵ ئەو قسەی بۆ هۆکارەکەی چیە ئایا کەناڵەکانی ڕاگەاندن سیاسەتی کەناڵەکانی ڕاگەاندن
دیارە عفو دیارە دکتۆراژر قسەیەکی گەڕمۆلات خاڵەتی پێویستیمان بە ئەبدەیت و بە هەموارکردن هەیە من لەگەڵتم و من یەک لەو ئەوانەی کە کاگۆران باسی کرد لە مێژە پێشنیارم کردی لە وەزارەتی خوێندنی باڵا کە ئەو ڕێنمایانەی تایبەتە بە بەشەکانی ڕاگەیاندن هەمان تەعاملی لەگەڵ بکرێتن کە قوتابیەک لە کۆلیژی پزیشکیە چونکە لە ڕاگەیاندن ئەتوو پێویستیت بەوەیە بە قوتابی بێ ناو دەستگاکانی ڕاگەیاندن من پێشنیارم کردی لە قۆناغی سێم دوای کۆرسی یەکەم لەو کۆرسی دووەمەوە واتە ساڵ و نیوەک ئەو قوتابیانە بدرێنە دەستگاکانی دەستگا میدیاییەکان دەستگایەکانی ڕاگەیاندن لەوێ مشریفەکی میدیایان هەبی لەگەڵ مشریفەکی زانستی لە لای خۆمە یعنی ئەوە یەک لەو پێشنیارانەیە کە گرنگە بەڵام لەگەڵ ئەوەش ئەگەر بڵین ینی ئەو نێوەندە ئەکادمیانە ڕۆژنامەوانی و میدیاکاریان پێنەگەاندیە ناحەقیە بەڕاستی چونکە زۆر ڕۆژنامەوانی بەتوانە هەیە ئێستا لە دەستگا لە میدیای نێودەوڵەتی ئیش دەکات لە میدیا عەرەبیەکان ئیش دەکەن لە لای خۆمان ئیش دەکەن دەرچووی ئەو ئەوانەوە دواتر ئەوەی کە دێتەوە ینی تۆ ناتوانانی مەسەلەن دوفعەکەت هەیە 100 قوتابیە 80 قوتابیە هەر هەمووی نابتە ڕۆژنامە نووس بەڵام ڕێژەشی لەوەی دەبتە میدیاکاری تەواو ئەو بەو شێوە پرۆفیشناڵی کە دەمانێت خاڵەکی تر ئەوەیە بەڕاستی لەبەر ئەوەی میدیای کوردی موسساتی میدیای کوردی بە شێوەیەکی خۆی بە شێوەیەکی پرۆفیشناڵانە زانستیانە کار ناکە زۆربیان نەک هەرامووی بە شێوەی مطلق بڵێن کە ئەو قوتابیە ئەوەی ئێمە فێرمان کردیە ئەوەی ئێمە گۆشمان کردیە ئەو پرۆگرامی کە هەمانە کە دەستە وێندەر دەبینی ژینگەی جیاواز دەبینی ئەو ژینگەی کە لەو دەستگایی دەیبینی وەکو ئەو ژینگەی نییە کە مامۆستا لێرە بە شێوەی زانستی بە شێوەی تیۆریەکەی فێری کرد دەستخۆش بێ کاگۆران مناقەشەی ناکەم چونکە ڕای پێچوانەی دکتۆرە بەڵام ئەوە ڕای خۆی تەمش ڕێی خۆم دوام تێبینیم لەسەر ئەنجومەنی باڵای میدیایە هەتا یاسایەکی پرۆفیشناڵی باش بۆ ئەو دەستگای داناندرێ و لە شێوازی دروستکردنیشی شێوازێکی زۆر دیموکراسی و زۆر ئەکادمی نەگرتێتە بەر دەسەوری من ئەو ئەنجومەنە دوو جاری دروستیکەی سەرکەوتو نابێت پێویستی بە یاسایەکەیە پێویستی بەوانە هەیە چێن ئەوانەی کە تەمسیلی ئەو ئەنجومە ئەو بۆردە دەکەن ئەو ئەنجومەنە دەکەن ئەوەی کە دکتۆر تەسمیاتی جیاجای بۆ دۆستەوە قسەی کۆتاییم پرسیاری کۆتاییم بۆ بەڕێستان چی بکرێت بۆ ئەوەی وەرگر لە دڵە ڕاوکێ نەبێت لە پەیامەکانی میدیا کە بە وەرگرە دەرێت وڵا دەبێ دڵە ڕاوکێ نەژێت ئێستا ئێمە ڕۆژی میدیای کوردی بەو مەرحەلەیە تێپەڕە بێت کە خەڵک سڵی لێ ئەکاتەوە باوەڕی بە میدیای کوردی نەماوە کەناڵەکانی ڕاگەاندن دەبێت بەرپرسانە تەعامل لەگەڵ قەزەکان بکەن هەر هەموو خەمی گەوریان ئەوە نەبێت چۆن مشاهید کۆ بکەنەوە کە بەداخەوە ئێستا ئەوە هەیە دووەم مجتەماعی کوردستانی مجتەماعەکە کۆمەڵک قیم و مەبادی هەیە دەبێت ڕەچاوی ئەو قیم و مەبادیانە بکرێتن و ئێمە ئەوشمان لە بیر نەچی لە قۆناغی ڕاگوزەری بە دەوڵەت بوون و بە دەوڵەت نەبوون و بە هەرێم و بە هەرێم نەبوون و ینی کۆمەڵک گرفتی گەورەی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریمان هەیە ئەگەر کەناڵەکانی ڕاگەاندن ئەو قیرائەیان بۆ واقعی اجتیماعی و سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری کوردستان هەبوو دەتوانن کەناڵەکانی خۆیان بەو ئاراستەیە ئەوە بکەن کە منی متەلەقی کە منی مشاهید کە منی خوێنەر ئەو ترسەم نەمێنێ کە خەبەرێک دەخوێنمەوە لێی بەگومانم ڕاستە یان ڕاست نییە و گرفتی گەورەش بەڕاستی مەفروزە هەمومان و حزبەکان بەتاوێت وگو دکتۆر گوتی چکە بتێونە تەوێت 1995 بە سەروی کەناڵەکان حزبین بەڕێستاوەکو سندیکا هەنەری سندیکا تا چەند تەیدی ئەو پێشنیاز و ڕاستپاردانە ئەکەن و پشگیریەکەن ئەمە پشگیری هەموو ڕاستپاردە و پێشنیارە ئێمە بە فەرمی دووبارە بۆ هەموو لایەنەکانی ئەنێرینەوە و چاوەڕێ وەڵامەکەین لە بەڕێستان پشگیری هەموو ئەوەک دەکەین هەوڵک دەکەین کە ئەو شتانە بە یاسا ڕێک بخا کە ئەوانە تەنظیم کە ئەو گرفتانەی هەیە بیخاتە سەر وەکو دەنێ سەر سەحنە و مناقەشە و گفتوگۆ و تاوتوێی بکاتن بۆیە ئەو جوهودی ئێوەش یەکە بەشێکە لەو جوهودانەی کە ئێمە ڕەنگە ئەو پرسانێکی و گوردانە ئێمە بەنووسرا و چەندار جار سمینارمان کردووە دبیتمان کردو کۆڕی فراوانمان کردو لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان لەگە وەزارەتی ناوخۆ لەگە وەزارەتی داد هەمووی کۆبوونەوەمان کردووە هیواداری سەرکەوتوو بوو سپاس بۆ ئێوە سپاس بۆ تاوتوێکردنی پرسەکە بەڵێ بەڕێزان دووبارە سپاس بۆ ئەوەی کە بینەرمان بوون ئێمە بەم ئەڵقەیە هاتینە کۆتایی بە هاتن بە وەرزی یەکەمی میدیا و بەرپرسیارەتی
هیوادارم توانی بێتمان لە توێ ئەم 12 بەرنمەیەدا پرسەکانمان ئەو پرسانی خستمان ڕوو کێشە و چارەسەرەکان لە ڕێی شارەزایان و پسپۆڕانی بوارەکە ڕێگە چاری پێویست دۆزرا بێتەوە ئێمە لێرە ناوەستین بەڵکو بەردەوامە بین تا ئەوەی بتوانین پامێکی دروستمان گەیاند بێ وەکۆی چۆن لە سەرەتاوە ئامانجی بەرنمەکە چی بوو ئەو بەردەوام لە هەوڵی ئەوەین پامی دروست بدەین بە وەرگر یاخود جێ خۆی گرتی بێ ئەم بەرنمەیە لێرە دەمەوێ سوپاسی هاوکارانم بکەم لە پشتی کامێرا و لە دەنگ و لە ئینارە و هەموو ئستافەکە بەگشتی هاوکات سوپاسی دەرهێنەرم سامی کاکە بکەم سوپاس بۆ کوردستان تیڤ بۆ ئەم دەرفەتە و بۆ ئەم بەرنمەیە کە لێرە لەم شاشە جوانەی پەخش کرا تا ئەزمونێکی تری میدیایی هەمیشە تەندروست بن.